سەبارەتێک لە پرسە هەرە گرنگ و هەر ڕۆژەکانی ڕۆژ گفتوگۆ دەکەین ئەویش پرۆسەی هەڵبژاردنە لە هەرێمی کوردستاندا بە بەردەوامی پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەتایبەتی لە ماوەی کۆتاییدا هەر ئەرقەلی بۆ دروستەکە بە شازێک لە شازەکە لەلایەنێکی لە پارتە سیاسەکان تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە دەیەوێت هەڵبژاردن لە وادی خۆیدا ئەنجام نەدرێت خۆ بە شازێک لە شازەکان ئەرقەلی بۆ دروستەکات و دەیەوێت هەر هەڵبژاردن بەڕێوە نەچێت یاخود دەیەوێت کاتێکی دوا بخرێت بە بەردەوامی ئەمە دەبینین لە دوایین کاتیشدا وا پێشبووین دەکرێت کە سەردانەکەی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ بەغداد بۆ ئەو بوو بێت کە بیانەوە دووبارە پرۆسەی هەڵبژاردن دوا بخەن کۆمیسیۆن بەشێک لە کارەکانی خۆی ڕاگرتووە بەت ئاکەم ئەمە تەنگۆیەکی زۆری هەبوو لە سۆشیال میدیادا کە باس لەو دەکات کە کۆمیسیۆن بووی کە بەشێک لە کارەکانی ڕاگرتووە ئەمە مانەی وایە کە ئامادەکاریەکان بۆ بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن بە گشتی ڕاگیراوە بەڵام کۆمیسیۆن خۆی لەسەر ئەو بازەوە دەکات کە بەشێک لە کارەکانی ڕاگرتووە تایبەتی ئەو کارانی کە تێچوویەکی زۆری هەیە و دەنا پرۆسەکە بە گشتی ئامادەکارەکانی کۆمیسیۆن بۆ هەڵبژاردن تا ئێستا بە تەواوەتی ڕانەگیراوە ئێمە بۆ گفتوگۆکردنی زیاتر ئاکام سەبارەت با پرۆسەی هەڵبژاردن و ئایندی ئەخۆی ئاسوی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز موهەنەد فەیسڵ کە بەڕێزیان شارەزان لە بواری یاسادا دەستور و یاسادا بەڕێزیان ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەن کاک موهەنەد سڵاو لێ بێت ئەم کاتت باش کاک موهەنەد بەیانیت باش بەیانی باشتر زۆر بەخێر بێت کاک موهەنەد کاک موهەنەد دەستپێک با لەوە دەست پێ بکەین لە ئێستادا ئەوەی کە دەبینین ئەمە ئاماژەن بۆ ئەوەی کە پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا دوا دەکەوێت یاخود ئەنجام نادرێت تایبەتی کۆمیسیۆن کە بەشێک لە کارەکانی خۆی ڕاگرت و ئەمە ئاماژەی بۆ بەڕێوە نەچوون و ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا بەیانیتان باش و بەیانی هەمی بینەران و بیسەرانی کورسات نیوز بەڕاستی سەبارەت بە هەڵبژاردن دەبێت یەکەم جار مەشتێک بزانین لە هەر وڵاتێک کە ئیدعای دیموکراسیەت دەکات دەبی پابند بی بە بنەماکانی دیموکراسی و یەک لە بنەماکان هەر سەرەکیەکانی دیموکراسی ئەمەیە کە هەڵبژاردنە یعنی یەک لە ڕێگە هەرە دیارەکانی دیموکراسیەت ئەمەیە کە هەڵبژاردن بکرێتن و هەڵبژاردنیش کە ئێمە بتوانین بڵێن کە هەڵبژاردنێکی یانکو دیموکراسیە و یانکو دادپەروانن ئەمەیە کە دەبی هەڵبژاردنێکی بێگەرد و پاک بێتن و هەروەها دەبێ ببێت ئەگەری ئەمە کە ڕادەستکردنی دەستهەڵاتە بە شێوەیەکی ئاشتیانە ئەمە هەردووکیان مەرجن بۆ ئەوەی کە ئەمە بڵێن هەڵبژاردنەکە دیموکراسیە یان کە ئەمە نیشانەکەی دیموکراسیە چونکە زۆر وڵات هەیە ئێستا هەڵبژاردن دەکات بەڵام وڵاتێکی دیموکراسی نییە وڵاتێکی دیکتاتوریە لە زۆر وڵاتانی دیکتاتوری هەڵبژاردن دەکرێتن بەڵام گرنگ ئەوە وەکو گوتمان دەبی پاک و بێگەرد بێتن دووەم دادپەروەرانە بێتن و ببێت ئەگەری ئەمە کە ڕادەستکردنی دەستهەڵات بێتن بە شێوەیەکی ئاشتیانە چونکە ئەکەم بێن پێناسەی دیموکراسیت بکەین بەخۆی پێناسەکەی دەڵێتن حکمی گەلە بوو گەل ینی دەبێ چۆن دەبێتن گەل بڕیاردار لەسەر حکوم بەڕێگەی هەڵبژاردنە ڕەنگە شێوازەکانی جیاواز بتن ئێمە لە هەرێمی کوردستان چونکە ئیدیایەوەمان کردووە کە ئێمە ینی هەرێمێکی دیموکراسین لە ساڵی نۆتۆیەکەوە تا ئێستا نەک دوای ڕوخاندنی ڕژێم پێویستانی ئێمە پابند بین بەو شتە ینی نەبەستەنها ئیدعا و لۆگۆیەک بیتن یان ناونیشانێک بیتن بۆ ئەوەی ئێمە بە وڵاتان بڵێ وەڵای ئێمە دیموکراسین ئاخر وڵاتەکانی وڵاتانی بیانی و ئۆڕۆپی ئەوەنی کە هاوپەیمان و پاڵپشتی هەرێمن چاودێری ئەمەی دەکەن کە ئایا ئێمە فعلا دیموکراسیان بەس ئەمە لۆگۆیە کە بەکاردەینین بۆ ئەکو دەڵێن تەسویقکردن لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەوەی ئێستا گرنگ بوو کە هەرێمی کوردستان بە هەر شێوەک لە شێوەکان بیتن هەڵبژاردن بەڕێوە چووە هەڵبژاردننی پەرلەمانمان هەبووە خۆلی یەکەم و دووەم و سێم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکەمان هەبوون هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان هەبوو ئەمە لە هەمووی لە هەرێم بەڕێوە چووە ئەوەی خەلەل هەبوو کە زۆربەی لایەنەکان لێ نەڕازی بوون یاساکە بوو چونکە پێیان وا بوو یاساکە چونکە بە خود دەزانن ینی وە شارەزانی یاساییش دەزانن کە هەڵبژاردن بەبێ یاسایەک بەڕێوە ناچیتن خو دەبێ یاسایەک بەڕێوە بباتن و سیستەم بکات و ڕێک بخێتن ئەو جاڵایەنەکانی سیاسی هەرێمی کوردستان ناڕازی بوون لەو یاسا چونکە پێیان وا بوو لە یاساکی دادپەروەرانە نییە و ئەمە داڕێژراوە بۆ ئەوەی کە حزبێک هەتا هەبێتن حکومڕانی ئەم هەرێمە بکاتن ئەمە ناگونجێتن لەگەر بنەماکانی دیموکراسیەت چونکە وەکو گوتمان یەک لە ئەوەکان مەرجەکانی هەبوونی دیموکراسیەت و نیشانەی ئەوە کە ئەم هەڵبژاردنێکی دیموکراسی ئەوەیە کە ڕادەستکردنی دەستهەڵاتە بە شێوەیەکی ئاشتیانە ئەو حزبەی لە دەستهەڵاتە لەو وڵاتانەی کە ئیدعای دیموکراسیە دەکەن دەبی باوەریان بەوەی هەبێتن کە ڕۆژێک لە ڕۆژان دێتن ئەم دەستهەڵاتە ڕادەست دەکاتن بە هەر چەند ئیشی کردبێتن بۆ ئەم وڵاتە
ڕۆژێک دێتن خەڵک لێ نەڕازیبوونەکان زیاد دەبێتن و بەڕێگای هەڵبژاردن دەگۆڕن دەبی باوەری بەوە هەبێت ئەو حزبەی باوەری بەمە نەبێتن واتە باوەری بە دیموکراسیەت نییە واتە شتەکە دیموکراسیەت بەس لوگویەکە و دیایەکە ئەوەی ئێستا دەگوزرێتن ئەوەکو هەمومان دەزانین کە بریار بوو لە 10/6 بە پێی بریاری دادگای فیدرالی و دواتر مەرسومی سەرۆکاتی هەرێم کە دیار کراوە کە هەڵبژاردن بکرێتن ئەمە دوای چەندین جار کە دیار کرابوو هەنی پێشتری چەندین جار مەوعودیان دانا بوو کە هەڵبژاردن بکرێتن بەڵام نەکرا ئەمە آخر مەوعود بوو وە کۆمیسیۆن ئیشی خۆ کرد بوو وە کاری خۆ کرد بوو ئەمە بوو وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد کە لایەنێکی سیاسی ئەویش پارتی دیموکراسی کوردستانە نەڕازی بوو لەم شێوە بەڕێوە چوونی هەڵبژاردن پێم وایە ینی ئەوان بەوە حساب دەکەن کە ئەم هەڵبژاردنە کە ئەگەر ئەمها بکرێتن بەو یاسا بەو شێوازەی لە خزمەتی ئەوانەدانیە و پێشبینی ئەوە دەکەن کە زورینەی خۆی دەست بدەن لە پەرلەمان و ئەمەش دەبێت ئەوەی کە دەستهەڵات دەست بدەن بەڵام وەکو گوتم یانی ئەوەی ئیمان بە دیموکراسیەت هەبێت دەبی باوەری بەوەش هەبێتن کە ڕۆژێک دێت دەستهەڵات بەجێ دێلیتن وەر دەبی ڕادەستی ئەم دەستهەڵاتە بکات ئەگەر ئەمە باوەری ئەو باوەریە نەبێتن و ئەم پرینسیپە ینی پەیڕە و نەکاتن واتە دیموکراسیە شتێکی بەس لوگووە نەک شتێکی واقعەوە تەطبیق دەکەی لە ئەوەیدا سیاسی ژیانی سیاسی خۆیانە بەڵێ کاک نمانەت وەک پێشتر ئاماژت پێ چەند جارێک پرۆسی هەڵبژاردن دواخراوە تەنانەت چەند جارێک مەرسومیشی بۆ دەرکراوە پرسیارەکەم لێرە ئەوەیە ئایا ئەو مەرسومانە یاسایی و دەستورین خۆی بەپێ هەندێک شارەزایان دەڵێن سەرۆکی هەرێم بووی هەیە تەنها ڕۆژەکە دیار بکاتن بەڵێ و ئەم دووبارە دیارکردنەوەی ڕۆژەکان بەڕاستی ئایبێک بوو ینی بۆ هەرێمی کوردستان ینی بۆ پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان بۆ سیستەمی دیموکراسی هەرێمی کوردستان کە ئەتو چەند جارێک ڕۆژەکە دیار بکەی بەڵام نەکرێتم ئەمە زۆر کەس دەڵێن کە کوتا وادە بوو کە دەبوا بکرێتن هەر دواخستنێکی ئەم وادەیە کە داڕاوە کە 10/6 دەڵێن بە ترسێکی زۆر هەیە لەسەر هەرێم چونکە پێیان وایە زۆر کەس دەڵێن کە ئەگەر ئەمە دوا بخرێتن و نەکرێتن احتیمال هەنەکرێتن و ئەنە ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی ئەمەش بۆ شایەکی یاسایی دەستوری بە دوای خۆیان دەبێت ئەگەری زۆر شت ینی سیناریۆی مەترسیدار بە دوای هەیە ئێمە هەرێمی کوردستان دەوڵەتێکی سەربەخۆنینە ئێمە بەشێکی لە دەوڵەتێک لەو دەوڵەتە دستورێکە خۆی دستوریشمان نییە خو دەبواە بەپێی مادەی 120 دستوری عێراق هەرێمی کوردستان دستورێک هەبوو بەڵام دستوری نییە بەداخە ئەمەش لە ئەگەری ناکوکەکانی سیاسیات ئێستا دستورمان نییە مادەمە تو دستور نییە ئێمە پابندین بەو دستورە کە ئێمە دەنگمان پێداوە کە دستوری عێراقی 2005 بەپێی ئەو دستورە ئەگەر ئێمە بین تەماشا بکەین لە مادەی یەکەم باسیەوە دەکات کە عێراق دەوڵەتێکی پەرلەمانی دیموکراسیە هەروەها لە مادەی شەشەم باسی ئەوەی دەکە کە ئێستا باسم کڕ دەستکردنەوەی دەسەڵاتە بە شێوەیەکی ئاشتیانێنە عێراق بەو هەموو خراپیەی کە تێدا بوو لە داعش بگرە لە قاعیدە بگرە لە تێکچوونی شەڕی تایفی لە ئەمنی بەڵێ لە دەستدانی 25 لە سادی خاکی عێراق بەڵام بە هیچ شێوەیەکردی ڕۆژێک لە ڕۆژەکان هەڵبژاردنیان دوانەخرا لە نەوعیدی خۆیان کرا چونکە ئەم تەوقیتانە تەوقیتی گرنگن زۆر و تەوقیتی دستورین ئێمە چونکە بەشێکین لەم وڵاتە و کورد دەنگی بەو دستورە داوە دەبی پابند بین بەو شتانە کە ئێمە پابند نەبین ئێستا مەسەر مەوعودماندانە لە 10/6 ئێمە بین پێشەمان بین و پاشگز بین لەو مەوعودە احتیمالە سبەینێ وایساش ئامادە کراوە چەند لایەنی خۆیان ئامادە کراوە وازان دوێنێش لە بەیاننامەی مەکتەبی سیاسی یەکێتیش ئەوها دیار بوو کە سکالا تومار دەکەن کە ئەگەر سکالا تومار بکرێتن ئەمە شەرعیەتی هەرێمی دامودەستگاکانی هەرێمی کوردستان هەموو ئەخاتە ژێر پرسیارەوە ڕەنگە بچینە تونێلێکی تاری بێتن دەرچوونی تێدا نەبێتن وەکو گوتم ئێمە وڵات نین ئێمە بەشێکین لە وڵاتێک هەروە هەرێمی کوردستان وەزعەکەی هەستیارە تەجریبەیەکی وەکو دەڵێن ینی نایاب و مێژوویە ئەگەر ئەم تەجریبە خوا نەخواستە هەر ڕوویدانێکی نەخوازرا و بەسەردا بێتن یعنی وابزانە باجەکەی زۆر قورس دەبێتن نەک تەنها بوو ئەم هەوڵاتانی هەرێم بەڵکو بە هەر چوار پارچەی کوردستانی برای لە سەرۆکی هەرێم مەرسومێکی نوێ دەربکات لەگەڵ دەرکردنی ئەم مەرسومە نوێتە ئەمە دەبێت بە ناوی هەرێمی کوردستانەوە یاخود وەکو جێگیری حزبی پارتی دیموکراتی کوردستان خوێندنەوەی بۆ دەکرێت خوێندنەوەی بۆ ئەمە چۆن دەکرێت آخر خۆمان دەزانین ینی ئەو تاکەلایەن کە
دژی ئەنجامدانی هەڵبژاردن ئێستا بەو شێوازە پارتی دیموکراتی کوردستانە خوێنەوە گشتەکە چۆنە بوو ئەمە ئێستا کار ئەوە ینی دوا بخرێتن مەرسومێک دەربکات کە ئەم وادە دوا بخرێتن بوو وادەیەکی تر مانە ئەمە بە پێی خواستی پارتی دیموکراتی کوردستانە ئەو هەڵە قەلەم دەدرێتن یعنی ئەمە حتا جێگەی و پێگەی سەرۆکاتی هەرێم دەختە پرسیارەوە و ئەمە وەکو گوتم ینی زوو لایانی سیاسی خۆیان ئامادە کردووە ئەکەر سەرۆکی هەرێم شتێکی وا دەربکاتن ئەوان یەکسەر سکالا تومار دەکەن لەسەر دوو شت یەک کە ئەمە پێچەوانەی دستورە ئەنجامدانی هەڵبژاردن هیچ ئەگەرێک نی ئەگەری ئەوە تەنها لایەنێک حەزی لێنی ئەم هەڵبژاردنە بەو شێوازە بەڕێوە بچیتن دووەم کە سەرۆکی هەرێم بەخۆی مافی ئەوەی نییە هەڵبژاردن دوا بخەیت دوای ئەوە کە وادەکە دیار کراوە وەکە ئامادەکاریش کراوە حق و مافی ئەوەی نییە خۆشیان چەشی حوسەیرانیان دیاری مانگی حوسەیرانیان دیاری کردو بۆ هەڵبژاردن بەڵام ئامادەکاری نەکراوە ئامادەکاری نەکرا لە پێشترە ماوەیەکی پێشتر بەڵام ئەوەی ئێستا ئامادەکاری کراوە و هەموو حزبەکانیش جگە لە برادرانی پارتی هەموو حزبەکانی تر ڕازینە لەسەر ئەوەی کە هەڵبژاردن بکرێتن بە هیچ بیانوویەکیش نییە کە دوا بخرێتن چونکە دەزانن ئەوان ئەزانن ئەکەر بێت دوا بخرێتن ئەمە هەموو تەجریبە هەرێمی کوردستان ئەخاتە ژێر پرسیارەوە و دەچینە تونێلێکی زۆر مەترسیدار و پێم وایە ینی ئەمە ڕێی بوچوونی شخصی خۆمە کە ڕەنگە لایانی هەرێمی و لایانی ناوخۆی عێراقیش هەبێتن حەزیان لێ هەرێم بەرەو ئەو تونێلە ببن کە ئەمە دەبێتە ئەگەرێک کە ئەوەی کە هزیانە جێبەجێ بکرێتن لەسەر هەرێم بەڵێ کاک موهەنەت بۆ چوونی لایەنە سیاسەکانی عێراق هەڵوێستیان جیاوازە ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا بە جۆرێک لە جۆرەکان فشاریان کردو بۆی هەڵبژاردن لەوادی خۆیان بکرێت ئایا ئەم جۆرە فشارانە بە تایبەت ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا تەنها ڕووکەشە یاخود ئەکەوێتە قاڵبێکی جدی خۆی مەسلەی لایەنە سیاسەکان ینی بوچوونیان و هەلوێستیان ئەگۆڕێت بە پێی بەرژەوەندیەکان بە تایبەتی بەڵێ ئەوان ئەگۆڕێت بە پێی بەرژەوەندیەکان ینی لەوانەیە زۆر جار هەبێتن لەگەل لایەنێکی هەرێمی کوردستان ڕابن ڕۆژێک هەبێتە ڕانەبن و لەگەلێک نەبن و بەتوندی لەگەلێ قسە بکەن ڕۆژێک هەبێتن نا زۆر بە کراوەی لەگەلێ قسە بکەن ئەمە لەسەر بەرژەوەندیەکانی خۆیان ڕادەستێتن ئەوان بەرژەوەندی خۆیان هەیە وەکو گوتم ینی من پێم وایە ینی ڕەنگە زوو لایەنی عێراقی هەبێتن حەزی لێ بدەن هەرێم بچیت بەرەو ئەو ئاقارە ئەو ئاقارە تاریکەی کە هەڵبژاردن نەکرێتن کە هەڵبژاردن نەکرا سیناریۆی زۆر مەترسیدار هەیە سیناریۆی ئەوە هەیە کە دام و دەستگای هەرێم هەڵبوێشێتەوە باعتبار هیچ شرعیەتی نەماوە بۆشایی یاسایی دەستوری بەڵێ ئێستا ئەمە جگە لەوە کە حکوومەتەکەمان حکوومەتێکی کاربارێکەرە ئەمە دەچینە قالبێکی تر قالبەتی نەشەرعیەت ئێستا زوو لایەن باسیەوە دەکەن کە ئەوانە تان لەوەدا کە هیچ لە دام و دەستگای هەرێم بە سەرۆکاتی هەرێمەوەش شەرعیەتی نەماوە کە شەرعیەت نەماوە ئەمە بەڕاستی بەڵێ وجود هەرێم هەمووی داکەوێتە مەترسیدا ڕاستە ئێستا هەرێم لە دستوری عێراقدا لە مادەی 117 و چەند مادەی تردا باسی هەرێم کراوە باسی دام و دەستگاکانی هەرێم کراوە بەڵام وەکو گوتم چونکە لە مادەی 1 و لە مادەی 6 دستور باسی ئەوەی کراوە کە عێراق دەوڵەتێکی پەرلەمانی و دیموکراسیە و دەبێت پەیڕەو بکرێتن و هەروەها لە مادەی 56 کە باسی ئێمە باسی پەرلەمانی عێراق دەکەین یان ئەنجومەنی نوێنە عێراق دەکەین دەڵێت 4 ساڵە نابی بە هیچ شێوەیەک 4 ساڵ تێپەر ببێتن ئەمە لەسەر هەرێمیش جێبەجێ بێت من پێم وایە ئەکەر سیناریۆ ئەوها ڕەشبین هەیە زۆر کە دادگای فیدرالی دوای تومارکردنی سکالەکە و ئەمە زۆر ینی جێگای پێشوازیکردن لەلایەن لایەنەکانی عێراقیەوە کە بریار بداتن کە دامودەستگاکانی هەرێمی کوردستان شەرعیەتی نەماوە و چونکە شەرعیەتی نەماوە دەبی پەرلەمانی عێراق ئیجراعاتی بکاتن بەپێی ئەوە کە تەنها دەستگای شەرعیە و نوێنەری کوردیش تێدایە سیناری ئەوها هەیە کە شتێکی وا ڕوو بدەتن لە ناو پەرلەمانی عێراقدا بەپێی بریارێکی پێشبینی کراوی دادگای فیدرالی کاک موهەنەت دوو خوێندنەوە بۆ ئەم بابەتە هەیە بۆ من لە کاتێکدا دەڵێن چی ئەبێت با بۆ 3 مانگ 4 مانگ هەڵبژاردن با مانگی 6 نەبێ مانگی نوێ مانگی دەبێت ئەمە ئەم گۆڕانکاری لە کاتە چ گۆڕانکاریەک لە مەسائلی سیاسە دروست دەکات و دەکرێت هەڵبژاردن بەبێ وجودی پارتی دیموکراتی کوردستان ئەنجام بدێت ئەمە شتێکی واقعیە ئاخە دەزانی چی ئێستا واقع حالی کوردستان وایە ئێمە هەتا ئێستا ئاساواری دوو ئیدارەمان هەیە خو مواقعەکە کەس ناتوانێت ئینکار بکاتن دهوک و پارێزگای دهوک و پارێزگای هەولێر لەژێر نفوذ و دەسەڵاتی ئیداری و ئەمنی پارتیدایە یعنی پێشبینی ئەوە دەکرێتن ئەگەر پارتی پایکوت بکاتن ئەتوانیت ڕێگیری بکات ئەتوانیت
ئەکات بریار لەسەرەوە بدات ئەتوانێت ڕێگیری بکاتن بەڵام ئایا چ بیانوێک هەیە بۆ ئەم ڕێگیریکردنە چ بیانوێک هەیە بۆ دواخستنی هەلبژاردن بەخۆی کە ئەسڵان دەبوو بکرابوو پێش چەند ساڵێک تقریبا زیاتر لە ساڵی دەبێ هەلبژاردن کرابوو ئەوە بوو کە تەمەنی پەرلەمان درێژ کراوە اینجا ئەوەی جێگای سەیرانی نازانم ینی برادران لەسەر چه ئەساسێک ئەو بووچوونانە دروست دەکەن یعنی بە خۆتان دەزانن بە بریاری دادگای فدرالی پەرلەمانی کوردستان هەلوەشایەوە کە هەلوەشەوە سەرجەم لایەنەکانی سیاسی هەرێمی کوردستان هیچیان دژی ئەوە نەبوو کە پەرلەمان هەلوەشینن بە پارتیەوەش ئەو کاتە ڕازیمە بریاری دادگای فدرالی کەچی ئێستا دانێ وڵاو دادگایەکی شەرعی نیە ئەدی مادام دادگایەکی شەرعی نیە کو ڕازی بوو بەوەی کە پەرلەمان هەلوەشایەوە فەتو مادام پابەندی بە بریارێک دەبی پابەندی بە سەرجەم بریارەکانی تر ئەوەی کە وەڵاهی ئەگەر بێتن و دوا بخەنە کاتێکی تردا ئەمە هیچ نییە بەڵام لەبەرچێ بیانۆکە چیە دواتر ئەنجامی چ دەبێتن ینی ئەوانە دەڵێن ئەگەر هەم بە بەو شێوەیە بێتن بەو یاسایە بێتن بەو ڕێکارانە بێتن ئێمە بەشداری ناکەین ساڵێکی تریش بێتن واتە هیچ سوودێک لە دواخستنی هەلبژاردن نییە یعنی ئەوەی کە جێبیسمان بووە لە برادرانی پارتی و لە سەرکرداتی ئەوان کە ئەوانە دەیانەوێت بگەڕێنەوە بۆ ئەو یاسایی کە پێشتر هەبوو ئەوەی کە 11 کورسی زیاتر پرسی پێکاتەکانە کە پارتی ئەوێت بیانوەیەکە یەک لە بیانوەکانە وایە ئەو 11 کورسیەکە بوو هەروەها بازنەکان بوو هەروەها بایومێتریەکە بوو ئەوەی پێم ینی من ینی بە پێی خوێندنەوەم بوو ئەوەی لێدوانەکانی برادرانی پارتی ئەبینم کاوانە حەزیان لە بگەڕێنەوە بوونە هەمان سیستەمی پێشتر ئەمە پێم وایە هیچ لایەنێکی سیاسی آخر پێش ئەکامە گەڕینەوە لە ئەوەش لایەنەکانی سیاسی تر قبول ناکەنەوە یەکێتیە ئەمە حەزبەکانی تری کوردستانیە قبول ناکەنە دەگەڕێنەوە هەمان بازنە کە بازنای ئەنجام نەدانی هەلبژاردنە وەکو گوتم ینی دواخستنی هەلبژاردن بە هەر بیانوەیەک بیتن ئەمە هەرێم دەبات بەراو تونێلێک بەڕاستی تونێلێکی مەترسیدارە و سیناریو مەترسیداریش بۆ ئامادە کردووە بۆ ئەم حالەتێکە ئەکە ڕوو دەدات بەڵێ کاکمانە لە ئەگەری دواخستنی هەڵبژاردن بۆ چەند مانجێک دادگای فیدرالی بڕیار یاخود هەڵوێستی تازەیە بێت خوی ئێستا زۆربەی لایەنەکان بە یەکەتیەوە شوابزانم ڕاگەاندەوە کە ئەگەر بێت مەرسومێک دەربچیت بۆ دواخستنی هەلبژاردن ئەوە سکالە تومار دەکەن تا بە سکالە لەکوێ تومار دەکەن لە دادگای فیدرالی خۆی دواخستنی منە ئەنجامدانی هەلبژاردن پێچەمانەی بریاری پێشتری دادگای فیدرالیە واتە بریارێکمان هەیە ئەسڵان بەڵام ئایا داوا ئەم سکالە لەسەر چ دەبیتن بەس تەنها لەسەرەوەیە کە دواخستنەکەی ناودستوریە یان کە شەرعیەتی دەستگاکانی هەرێمی کوردستان نەماوە یان کە سەرروکی هەرێم بەخۆی دەسەڵاتی ئەمە نەماوە کە دوا بخێت یان کە شەرعیەتی سەرروکاتی هەرێم نەماوە خۆ ئەمە هەموو ڕەنگە ببنە بەشێک لە چەند سکالەیە کە تومار بکرێت لە دادگای فیدرالی لەبەر ئەوە دەڵێم ئەگەر بێت سکالا تومار بکرێت هەلبژاردن دوا بخرێتن و سکالا تومار تەبەن پێم وایە زۆر سکالا تومار دەکرێت نەک تەنها یەک و بریار لە دادگای فیدرالی لەسەر بدرێتن چونکە بەڕاستی ئەنجامدانی هەلبژاردن و دروستکردنی پاسا و بوونە ئەنجامدانی هەلبژاردن ئەمە پێچەمانەی دستورەوە و پێم وایە دادگای فیدرالی بریارێکی قورستر دەداتن و سیناریوی زۆر ڕژبین هەیە ئەو بڕیاری دادگای فیدرالی لە ئەگەری دواخستنی هەڵبژاردن آخر گوتم ئێستانی یەک لەوەی پێم وایە ینی باسیەوە دەکات کە دەستگاکان هیچ شەرعیەتی نەما دەستگاکانی هەرێمی کوردستان پاکخستنی هەڵبژاردن لەگەڵ دواخستنی هەڵبژاردن ئەمە دوشتی جیاوازە پێتان وایە دواخستنی هەڵبژاردن باشتر لەوەی کە بەیەکجاری پرۆسی هەڵبژاردن پاک بکرێت یاخود بە هەر شێوازێک پرۆسی هەڵبژاردن نەم ڕیتمێک کە دانراوە لا بدات بە شازەکان هەر زەرمە دەبین خۆی ینی دوو بووچونە بووچنێک دەڵێتن نە با هەلبژاردن بکرێتن و با پاک بخن مشکلەمان نییە با نەکرێتن لەو شوێنانە کە مەسەن دەرێن هەولێر و دوو با نەکرێتن بەس با لە مەعودی خۆ بکرێتن بووچنێکی تر هەیە دەڵێتن نا با دوا بخین اینجا ئەنجام بدەن هەلبژاردنەکە آخر ئێستا کێشەکە لەوە نییە لە مەعودەکەش نییە کێشەکە لەوەیە ئیشکالی لەسەر سیستەمەکەی هەیە لە ڕێکارەکان هەیە لەو یاسایە هەیە کە ئێستا پەیڕەو دەکرێتن ئەوەی بەعلەنی دەڵێن ئێستا برادرانی پارتی بەعلەنی دەڵێن کە بە هیچ شێوێک ئەوە ڕازی نییە بەو سیستەمەی کە ئێستا هەیە هەلبژاردن بکرێتن یعنی ئەوە دەڵێن ئێمە لەگەڵ هەلبژاردنین بەڵام بەو سیستەمەی ئێستا ئەمە لەگەڵ نینە بەڵام سەرجەم حزبەکانی تر لەگەڵ ئەو سیستەمەی ئێستا بیانەکانی پارتی بوو ئەمە بیانووی ئەستاین بیانووی دروستن بە قەناعەتی خۆیان ئەمە بیانووی دروستن بەڵام
بەڵام ئەتو بێ بابەتی سازانەوە لە ڕووی سازانەوە ئەتو دەبینی کە زوربەی لایەنە سیاسەنەکانی هەرێمی کوردستان کە زورینەی خەڵکی کوردستان دەنگیان پێدەخواوە زورینەنە ئەو لایەنە کە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنن ئەو ئێکێتیە و گۆڕانەوەی گرتووە و کۆمەڵە و ئەوانی تر هەمویان ئەمە ئەکە بگەڕێەوە بە هەڵبژاردنەکانی پێشتر ئەمانە زورینەی دەنگیان هەبوو خەڵکی کوردستان فەمانە وەک بێنە بابەتی سازان ئەتۆ بیان و چەندت هەبێ بەڵام ئەتو دەبێ ڕازی بی کە زورینەی خەڵک لەگەڵ ئەوەی هەڵبژاردن بکرێتن ئەتو دەبی ینی سازان بکەیەوە دەبی تەنازل بکەی لە هەندێک بەرژەوەندەکانی خۆی کە ڕەنگە حزبەکەت ینی زارەرمەند بێتن لەو شێوازە هەڵبژاردنە بەڵام لەبەر ئەوەی بوو پاراستنی هەرێمی کوردستان بوو پاراستنی ئەم قەوارەیە بوو ڕێگرتن لە هەر سیناریوەکی مەترسیدار باشتر ئەوەی ئەتو ینی تەنازل بکەی و ڕازی ببێ لەسەرەوە کە هەڵبژاردنەکە بکرێت چونکە پێم وایە ئەنجامدانی هەڵبژاردن بە هەر شێوازێک بیتن و ئەنجامەکەی هەرچی بێتن باشترە زوو لەوەی هەڵبژاردن نەکرێتن چونکە وەکو گوتم پێشتریش ینی سیناریو مەترسیدارتر هەیە ینی ئەمە بچینە ئەم تونەی لە تاریکە ڕەنگە دەرچوونی نەبێتن کە دەرچوونمان نەبێتن ئەم هەرێمە هەموو دەکەوێتە ژێر مەترسیداریە کە ڕەنگە وڵاتانی کە برادری ئێمە و هاوپەیمانی ئێمەش بن نەتوانن ئێمە ڕزگار بکەن لەو ئەوەدا چکەمە بەدەستی خۆمانەوەمان کرد زۆر سپاس بۆ زۆر بەڕێزمانەت فەیسەڵ شارەزای لەبەر یاسا و دەستور سپاس بۆ دۆ سپاس بۆ ئامادەبوونێت سەرکەوتوو بن کاکمانەت بەخێر دەکەم سپاس